سڵاو بنێرانی خۆشەویست ئەم کاتە و هەم کاتێکتان باش من محەممەد جەلیلم بەرنامەیەکی نوێی دەنجی خەڵک لە شاشە جوانەکەی کەناڵی بادینیانەوە پێشکەشتان دەکەم لە بەرنامەی ئەم جارەی دەنجی خەڵک باز لە هۆکارەکانی زۆربوونی تەلاق جیابوونەوە لە نێوان هاوسەرەکان دەکەین لەگەڵ هاوڵاتیاندا گفتوگۆ دەکەین و ڕابوچنی هاوڵاتیان لەسەر ئەم تەوەرە وەردەگرین بینەری ئەم بەرنامەیە بن. سەرێنە بەرە سەرچاوە خێرەوەی سەرچاوە هۆکارەکانی زۆربوونی جیابوونەوە تەلاق بۆ چ دەگەڕێنێتەوە ئێستا؟ وەڵڵا بۆ بێئیشیت گەڕینتەوە معاش نییە شول نییە شتێوە باش قەیرانی دارایی کاریگەری دەبتە سەر هاوسەرەکان با بڵێن کێش و گرفت لە نێوان هاوسەرەکان دروست بیت و تەلاق زۆر بێ لەناو کۆمەڵگەی ئێمە وەقتی دۆنیڤەک سەراندەیە معاش نییە شول نییە یەکریا ڕەبع موچە ڕەبع موچە ژینادەت طبعا دێ تەلاق زۆر بیت. باش وەکو گەنجێک هاوسەرگیریت کردووە؟ ناوەڵڵا بۆ وەڵڵا بێئیشیەوە ئەگەر مرۆڤ دەواتێک نەبیت نەشت کات پێت وایە قەیرانی دارایی و کێشەی ئابووری وا لە خێزان دەکا کە جیابوونەوە زۆر بیت؟ زۆر بوو نمونەشێت هەیکوە هێلای سەرا بێئیشی سەرا معاشە نادەن ئەو تشتانە ئەگەر معاشە نادەن مەجبورن چنۆ بیتن بۆ ماڵ دەبای وایان نە؟ وەڵی هۆکارەکان زۆرن لە سەرەتاوە هۆکاری یەکەمیان تێنەگەیشتنی ئەو کوڕ و کچە لەگەڵ یەکتری بەڕاستی بەردەڕەش پێویستی بەوەی هەیە کە ڕێکخراوەک دابمەزرێ بۆی چۆن ژن بینین چۆن کچ مێردی بکە ئێستا زۆر حەز دەکەم ئەو شتە هەبە لە بەردەڕەشداک و خەڵکە بیزانی بە ئەوجە زۆرن یەک لەوانە حکوومەت و نەبوونی موچە یەک لەوانە تربیەتی بینی ئەو کچ و کوڕە چۆن پەروەردەکرایە سێمیان نەبوونی هۆشیاری ئەو گەنجەی ئەو شتانە تەسیری زۆرە بەڕاستی ئێمە داوا دەکەین ڕێکخراوەک هەستی بە ویشەی خەڵک تێبگەینی سەبەب چییە دروستبوونی ئەو گەنجانی کەوا ئێستا بۆ ژن نانین یان کە دەینن زوو تەلاق دەدەن لۆ هەتا ئێستا لێک تێناگەن پێشانەکە ئێمە بەبیرمانە باو باپیرانمان چار دڵیان بە یەک جاری کۆ دەکردەوە ئەوە بژن بە ژنی زۆر پێمان خۆش بکەنمە بەڵام لەو کاتێک کە ئێستا کە باسی دەکەم ئێستاکە زۆر خراپتر بووە جیلی پێشتر ئەوەی دەزانی کەوا خۆشەویستی ئەوە ئەو ڕۆژی بوو کە یەکدریان بدیت بایە بەڵام ئێستا لە بەناشەرعی خۆشەویستەکە 6 مانگ 7 مانگ پێ دەچیتن دوای لێک زیاد دەبنەوە سەبەبەکەش ڕئیسەکەی ئەوە لێک تێناگەن بەو 6 7 مانگەی تەواو یەکدری دەخینەوە گەورە و کچکەی ڕێزی ژن و مێرداتی زۆر کەس دەبی لاواز دەبیت لاوازەکەەوە دەکاتن ئەو محەبەتەکە بەس بۆ ناو جێگایەکە بینا محەبەتی هەتاک و سەربی کە 20 ساڵ و 50 ساڵ لەگەر یەک ژیان دەبەنە سەری. والله من وەکو گەنجێک لەسەر سۆشیال میدیا و تۆڕە کۆمەڵایەتیەکان و تەلەڤیزۆنەکان سەرەکی سەکتە سۆشیال میدیا چونکە ئێستا بەڕاستی سۆشیال میدیا دەوری زۆر خراپیە خەڵکێک زۆر بەکەمی بەکاردێنیت دووەم تەلەڤیزۆن یعنی ئێمە ئێستا بەڕاستی لە ژیاتی ئێستا هەندێک فیلمی کوردەواری خۆمان و بە جوانی هەموو بیتە مسلسلی تورکی و ما تورکیانە بەڕاستی ئەمانە بەس نییە ماڵ خراپ دەکەن کۆمەلگاش وێران دەکەن بەشتە ممکن ئەمە یەک و پێشمان هەبێت هەموو کەسێک دەمان ناسن یەک و پێشمان هەیە هەموو خەڵک ناتوانانی شتێکی کرێت بەڵاوکەینەوە یاخو ناتوانانی شتێکی ناشرین بڵاوکەینەوە یعنی شتێک جوان بەڵام گەنجی وهایە ئێستا لە هەردوو ڕەگەس لە مێر نەرێ ممکنە بە 4 پێجی 6 پێج گەنج هەیە دەڵێ 4 ڤایبەرم هەیە 4 ئینستاگرام هەیە 5 فیسبووکم هەیە ئاخر ئەمانە ئەگەر بۆ شتێک خراپ نەبیت تۆ بۆوە ناکەی من بۆوە ناکەم
ئەم شتە هەموو دەگەڕێتەوە لەسەر خودی گەنجەکە. بڵێن چەند کەسەکە هوشیارە، یعنی هۆشاری گەنج لێسەدە چەند گرنگە بۆ ئەوەی شتەکانی خۆیان بەکارمێنە لە تۆر لە ڕووی تۆڕە کۆمەڵایەتیەکان و لە سیرکردنی کەناڵەکان چەند گرنگە بۆ والله زۆر گرنگە بەڕاستی تایبەت ئێستا ئەم شتەیە لە کاتێکی زۆر هەستیار بەڕێوە دەچین. يعني ئەمە وەکو دەڵێن ئەوانەی ئێستا لە تەبەقەی کەمێک وەکو بن لە تەمەنی 30 ساڵی بۆ سەرەوە باشە، بەس ئەوانەی ئێستا پێڕادەگەن لە 16-17 ساڵی بەڕاستی نەدەزانن ماڵ چییە. والله ماڵ چویت مەناڵیان سعات 5 بەیانی شتە دەرچوێ لە ماڵ 5 بەیانێت دووە، یعنی ئەمە لەسەر شتە گەڕێتەوە. ئاخر هەم لە لای دایک و باو ئەبێت چاودێری باش لەسەریە بیدەن و خۆشی، یعنی ئەبێت بچەک یعنی بەس مەناڵی 16-17 ساڵی ئەتوو چاودێری دەکەی. وڵا یەکەم وەختی پرۆسەی هاوسەرگیری دەکرێت وەکو پێویست دەرفەتی باشیان نادرێتێ یەکتر بناسنەوە و خوێنەوەکی پێش یەکتر بخوێنەوە لە پێش هاوسەرگیری. ئەوە یەک لە خاڵەکانە. خاڵی دووەم جیاببوونەوە هۆی گەلێک جاران لە هەردوو خێزان و خزم و کەس و کاری مایەخۆ تێدەکەن ئەو خێزانە دەبتە هۆکاری جارجە لە خەسوو و خەزورە، یعنی هەردوو لایەن ینی طرفی سێم هەیە تەدەخڵ دەکا ئەوش لە هۆکارێکە. کێشەیەکی ئابووری هەیە کۆسپێکی گرنگە لەو قەدەرە لە واستەی هۆکارێکی گرنگی کۆمەڵایەتیە بەهۆی جیاببوونەوەی بەهبوونی کێشەیەکی کۆمەڵاتی لەبەر ئەوە لەبەر کێشەیەکی ئابووریە. چکن دەرێت کاسەی پڕ ئاوێنەی ماڵە کە کاسێکی پڕ بیاکە کێشەی ئابووریان نەبی لەوانەیە پرۆسەی هاوسەرگیری کەم دەبێتەوە. خاڵێکی تر هەیە زۆرترین ئەو هەبوونی بەرنامەکان و زنجیرە حەڵقەکانی تورکی وانە و یعنی شێواندنی پرۆسەی هاوسەرگیری و پیرۆزی هاوسەرگیری تێکدا ئەوە یەک. بەڵێ مامۆستا هۆکارەکان زۆرن، بەس مەبەستمان لە هۆکاری سەرەکی چوە لەو کوڕۆکەنجای دەکەن کە ببێتە هۆی دروستبوونی جیاببوونەوە تەلاقپانە ببەنە بەردادەکان بۆ ئەوەی جیاببنەوە. باشە چوو هۆکارێک چی سەرەکی هەیە گەنجەکان ببێتەوە دروستبوونی تەلاق. هاوسەرگیری لە تەمەنێکی زوو مەثەلاً بە پەیوەندی گەنجەکان لە تەمەنی 17 ساڵی و لە تەمەنی 18 ساڵی ئەم پرۆسەی هاوسەرگیری دەکەن. پێ دوایە هێشتا لە ڕووی تەمەنەوە گەشەکردنی عەقڵەوە ماوێتی؟ بەڵێ لە ڕووی گەشەکردنی عەقڵەوە و کۆمەڵایەتیەوە ماتی، چونکە لە تەمەنێکی زوو ژندێنن تەنها غەریزەکانە پێدا دەمرچێنن، دوایش لێک تێناگەن و یەکتر ناخوێنەوە ڕێز لە یەکتر ناگرن و گەشە پێدانێکی ئابووری و جێندەری کۆمەڵایەتیان لەکن چاو ناکەوێت. باشە مامۆستا هۆکارەکانی دیکەش چەند کۆمەڵە هۆکاری دیکەشەیە وەکو ڕەزیلی و ناپاچی و لە نێوان هاوسەرەکان ئەمانە هۆکارنی؟ هەر بەخۆی هەبوونی پرۆسەی هاوسەرگیری سێ خاڵی لەکن گرنگە. یەک لەوانەیە دەبی دەست بەڵاوبی مرد بی، دوو بە هەڵوێز بی، سێ دڵپیس نەبی، چونکە یەک لەوانە نەخۆشی نەفسیە، دوو کێشەیەکی ئابووریە، سێ هەبوونی هەڵوێست و کەسایەتیە. کۆمەڵگەیمە بەخۆ ژێرخانی ئابووری خۆی گۆڕیە، مەسەلەن هەبوونی تەکنەلۆژیا، هەبوونی تورمبێل، هەبوونی ئەنتەرنێت، پەیوەندی کۆمەڵاتی میدیاکانی کۆمەڵاتیەوەنە هەمووە، بەس لە ناخی خۆ لە ڕووی کۆمەڵاتی و لە ڕووی فکریەوە نەگۆڕیاوە. هۆکاری سەرکی ئەوەش ماوەیەکی زەمەنی زۆری دەوێت هەتا بگۆڕێت لەنەوە بۆنەوە. ڕاستی من هۆی جیاببوونەوە تەلاقدان دەگەڕێمەوە بۆ زۆری بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان. سەبەبی یەکەمی ئەوەیە بەڕاستی کە زۆر بە خراپی بەکاردێتن، زۆر بە خراپی بەکاردێتن لە زۆربەی هەرە زۆری هاوسەرەکانەوە، ینی زیاد لە حەد بەکاردێتن. پێ دوای کەسەکان بە خراپی بەکاردێنی زۆری بەکاردێنی بۆ مەبەستی خراپانێت. زۆر جار کەس هەیە با بڵێن بۆ باشش بەکاری دێنێت. بێگومان بە باش بگەن، بەس زۆر بەکارهێنانی یعنی دەگەڕێتەوە لەلایەن خراپە، زۆر بەکارهێنان هەموو شتێک لە بەپێی کات و ساتی خۆی بە معنا، هەموو شتێک بە معنا. بەڕاستی من بۆی دەگەڕێمەوە کە سەبەبەشی ڕئیسی. سەبەبی دووەمیش سەبەبشی دانین بەڕاستی شەهامەتی پیا و گەورەی پیا و نەماوە، ینی پیا و خاوەن قەرار نەماوە، قەرار کەیتە زۆربەی هەرە زۆریش نابەس دەستی ئافرەت، یعنی ئافرەت دەتوانی تەحەکوم بە ئیشەکان بکات. پێشتر مشکلە دروست دەبوو
دوو پیا و ماقۆل دووڕدن سپێن دەچوو ناو کێشەکان چارەسەر دەکرێت ئێستا ئەو کێشە لە دەست پیاوی نەمایە کێشێک هەر دەکەوتە ناوێ دەکەوێتە محکەمە و محکەمەکاری و تەلاقدان ئەگەر کێشەکە بە عشایری بۆوانە بە بەڕاستی پێشتر ئەوانە زۆر هەبوویان لە هەموو سەردەمانە کێشار هەبووە بەس کێشەکان چارەسەر دەگرا بەس ئێستا چارەسەرکردنەکەشی کەم بوو ئەوەش بە هۆکار دەزانم کە پیا و یعنی خاوەن قەرار نەما ئەمن هەڵەیەکم کرد قابلی لێبرون خێزان هەڵەیەکی قابل لێبرونە یعنی لێک تێگەیشتن باشترین چارەسەر ئینسان لێک دەبگاتن لێکتر ببووریتن یعنی هەڵەکردن هەر هەیە ئەمن هەڵێک دەکەم قابل مرۆڤم قابلی هەڵەکردنم ئاسایی لێم بێت خێزانم هەڵک دەکات یعنی بۆ نمونە هەر کەسێک هەڵک دەکات ئەوە نیە ئەکسەر داوای تەلاق دام بکرێتن زوو پەنابرێتە بۆ تەلاقدان ئاشتیکردنەوە هەیە زۆر جادەکوترێت جیابوونەوەی نێوان هاوسەرەکان دەسەر شتی زۆر بەسی بوونانێ زۆر شتی ئەوە سەیر و سەمەرە هەبووە کە تەلاقدان هاتوتە ڕوودا با منە زۆر دەڵێن بووکە هەبووە لەسەر شیریناتیەکەی خۆی لە ڕۆژی شیرینەکەی پاخلاوەکەی بەدڵ نەبووە داوای جیابوونەوەی کردووە داوای شتەشی کردووە کە لە حەفلەکەی و ئاهەنگەکەی بەدڵ نەبووە خاحەکەی بەدڵ نەبووە داوای جیابوونەوەی چەند گرنگە مرۆڤ ماڵنین کەسەکان کاتێک ئەو پرۆسەیە دەستێنێتە ناو پرۆسایی بە هۆشیاری مامەڵەی لەگەڵ ئەو بکرێت زۆر گرنگە بەڕاستی ئینسان بە حەقل و تێگەشتنیشی گەورەکە ئەو چۆنە ئەو مەرحەلەیە ژیانەیە ژیانێکی نوێیە یعنی ئەوە نیە هاتوو کە کوڕیان کەسە بە بچووکە هەرزەکارە بۆی دەستە سەری ئەوە بەس وەختی چونە ئەو پرۆسەیە بە بیرکردنەوەشی گەورە بیر بکاتەوە تووشی جۆرە مشکلە دێ جۆرە خۆشی دێ و ناخۆشی دێ یعنی ئینسان ژیانشکێ مەرحەلەشکێ دەی بگۆڕێت نابێ هەر شتێکرد لێ هاتە پێش وڵا داوای جیابوونەوە شکات شکوت بکرێتن سڵامان بنەبن خۆش بێ سەلامەت بێ خێر بێ خۆش بێ سپاس هۆکارەکانی دروستبوونی تەلاق ئێستا لە نێو هاوسەرەکان زۆر بۆ پێت وایە تو وەکو گەنجەشی بەردەڕاش چ هۆکارەکان بۆ چ دەگەڕێنیتەوە هۆکاری دروستبوونی تەلاق هەموو سەردەمی ئەو تەکنۆلۆژیایە یەکەم چست ئەو پۆبجیاتە دەرێ هەیە خێزاندار لە مەغریبێەوە تا دوی سێشەوە بەس خەریکی پۆبجیە و فەیسبووکە و تیکتۆکە و ئەتەرنێت ئەو شتان هەیە هەموو هۆکارەکە لەسەر ئەوەیە هۆکاری تەلاق بوون پێت وایە ئەو گەنجە بە باشی ئامێرەکان بەکارێنانی وەکو بامنێت تۆڕە کۆمەڵایەتیەکانە وەکو تەکنۆلۆژیایی یاریەکان بە باشی بەکار ناینی زۆر کەم بە باشی بەکاردێت بە خراپە بەکاردێت منداڵەیە تەمەنی 17 ساڵی هاوسەرگیری دەکرد نازانێت احترامی خەسوو خەزوور و شتانە چی هەموو هۆکار پۆبجیە و لە سبەینی هەتا نیورانی بەس نووسیە نیورای نان دەخۆت هەتا ێواری لە خەریکی پۆبجیە و شەوان دیسە هەروەها باشە هۆکارێکی دیکە زۆر جار باز دەکرێت خەڵک زۆر باسی کردو دەڵێ قەیرانی دارەوی و خراپی بژێوی ژیان هەندە جاروا لە هاوسەرەکان دەکات پانا ببەنە بەردەگە و جیابوونەوە ڕوودا بەڵێ ڕاستە قەیرانی داری زۆر کاریگەری لەو شانێ کردیە بۆ نمونە هەیە گەنج هەیە ئێستا 250 لە بەرکی نییە ئەو ژنەش مەسروفی دەوێت دکتۆرە شیرە حەفازە شتان هەموو دەوێت هەیە ئیش نییە کەس ئەو قەزای بەردەست قەزایکی گەورە و گرانە ئیش و کاری تێ نییە بڕۆ بە هەزارە گەشت لێرەکەتینە بەبێ ئیش بەبێ کار هەمووی خێزاندارن کرێچیە پێشمەرگە هەیە بە دوسێ ماک موچەکی وەرنەگرتیە موچەکە سەتا 20 لێ دەبڕن یعنی 25 لۆ دەمیتەوە مەعاشەکان کرێ دەدات شیر و حەفازەیە ئەو شتانە بەتاکی دوایە ینی ئینسان کە پێراگەشت لە بچووکیوە ئەوجا حەسەب بنەماڵەیە عسەب ینی باوکو دای کۆشتانەیە ینی هەیە تا 30 ساڵ تێ دەپەڕێتنەوە کات زاواز دەکە هەیە ینی لە ژیانی خۆی ینی لۆی ڕێک ناکەویتن هەش لە احتیمال لە 15 16 17 ئەوزە تا دوای باشە پێت وایە تۆڕە کۆمەڵایەتیەکان و کەناڵەکان و پەخشکردنی دڕامایەکانی تورکی و ئێرانیەکان هۆکار بن بۆ ئەوەی زیاتر ڕێژەی جیابوونەوەی تەلاق و بامڵنگ خەڵکەکانی ئێمە چاو لە فلیمەکانی خۆمان بکەن و درامانەیە بکەن بە تاکید بێگومان هەروایە چکە بڵێم ئێستا کە ڕێژەی 150 سەرەوە زیاتری هەمووی ئەو ئەلکترۆنیانە و ئەو شتانە و کەناڵەکانە و بابن ئەو شتانە بە تاکید ئەگەروانە نەبیکە ژیانی پێشتری چۆن بوو ئەو شتەمان نەبوو بەڵام ئێستا کە زیاتر بووە
فەرقێک هەیە لە پێشتر و لە ئێستادا جلی پێشتر ژیانێکی دیکەیان هەبوو لە جلی ئێستا بە تاکید زۆر ینی فەرقی زۆرە یەکدار زۆرە ینی جیلی پێشتر لەگە ئێستاکە ئەوش هەمووی بەهۆی درامایەکانە بەهۆی ئەو قەیرانەیە بەهۆی نەبوونی ژیان ینی ناکرێتم بەبێ پارە و پول و ئەشتانە و ئەو درامانەنە مۆبایلە و بابلشتی وایە باش پێت وایە کەسەکان خۆیان بە خراپەی بەکاردێنن بەخۆی جا حسەب بەکارهێنانەکێ با بڵێن هەیە باشەکەی پێدەکرێت بەڵام بێگومان خراپەکەشی زیاتر پێدەکرێتن والله یەکەم تشت نەبوونی بێئیشی لە خاستن لە ماڵێک ئێستا هەر مالێکەکە مەشاکل زۆر ڕوویداوە لەبەر ئەوەی یەکەم تشت بێئیشیە دووەم مەشاکلیەوە دروست دەبیت لە ماڵەکە پارە نەبیت و مەصرفی ماڵ نەکرێتە مەصرفەمانی دارایی و کێشەی ئابووری دەبێتە هۆکار بۆ ئەوەی کەسەکان لێک جیا ببنەوە بەڵێ طبعاً ئێستا بۆ نمونە ئەگەر ماڵ بێ مەصرف بیت و بێ خواردن بیتن طبعاً مەشاکلی عایلی دروست دەبیتن لەو حالەتەی ئەعساب لە بۆ بەشەری چێ دەبیتن ئێستا بۆ نمونە موچە نەدانی موچە ئەو تەسیرێکی زۆرە بێکار و بێئیشی طبعاً ئەوەش سەبەبێکی ڕئیسیە حالەتیەوها و بێکار ئینسان لە ماڵێەوە دەبیت و زیاتریش مەشاکر ڕوو دەداتن لە بێکاری باشە چارەسەر چییە؟ وەڵە چارەسەر ئەوەیە حکوومەتەکە دەبێت یەکەم تشت چاو لە ملەتەکەی بکاتن یەکەم تشت ئەگە باسی ئیشیش نەکەین ینی بڵێن ئەگە ئیشیش نییە بەڵام ئەگە موچەی ئەو فەرمانبەرانە بدرێتن کۆنتترۆلن ئیش دەبتەوە لەبەرەوەی بۆ نمونە ئێستا گەلەکەیە خاوەن دوکانن خاوەن دوکانی موبایلە دوکانی جل و بەرگە هەیە بینایەتی دەکاتن موچەخۆرە کابرا فەرمانبەرە ئەگە موچەکەی نەدرێت ناتوانانی بینایەتەکەی تەواو کاتن ئەو کاتێکگە موچە بدرێتن توانی دەست بە بینایەتی خۆی بکات بینایەت دەست پێ بکات کرێکار ئیش دەکاتن هەروەها خاوەن دوکانەکان ئەوانیش ئەگە موچە بدرێتن ئەوانیش ئیشیان بەردەوام دەبتەوە بەڵام سەبەبەکە لێرە دەبیتن حکوومەت هاریکاروی لەگە خەڵکەکەی موچەی خەڵکەکەی بدات بە دروستی ئێستا حالێ نێمە لە 2020 ئەوە گەیشتینە مانژی نۆ هەتا ئێستا 3 موچە دراوە یعنی 7 موچە نەدراوە طبعاً ئەوە سەبەبێکی ڕئیسیە هەموو مەشاکلێک ئێستا لەو زمانی ما هەموو مەشاکلێک ڕوو بدات سەبەب بێئیشی و بێکاری و بێموچەیە بەڵێ سەرەتا بەخێر بێن سەرچاوان بەداخەوە کە ڕێژەی جیابوونەوەی هاوسەران لە تەواوی دنیا و لە کوردستانیش بە تایبەتی لە بەرزبوونەوەدایە ئەوێش زانایانی بواری خێزانی بۆ چەند هۆکارێکی سەرەکی دەگەڕێنەوە کە یەکێک لەو هۆکارانە بریتیە لە ناپاکی هاوسەری واتە چ پیاوە بێ یاخود ئافرەتەکە کاتێک خیانەتێک ئەنجام دەداتن ئەمەیان خاڵێکە خاڵی دووەم لێک تێنەگەیشتن لە نێوان هاوسەران بەشێک لە هاوسەران هاوکوفی لە نێوانیان نییە لە بواری سەقافی لە بواری ئابووری لە بواری کۆمەڵایەتی بۆیە ئەمە دەبێتە مایەوەی کە لە یەکتری تێنەگەن لە کۆتاییەکەی جیابوونەوە دروست دەبێت هۆکارێکی ترمان هەیە کە ئەوێش هۆکاری داراییە بەداخەوە کە ئێستا لە بواری داراییدا خەڵکێک زۆر احتیمادی لەسەر موچێ و موچەش بە و دەردە ڕۆیشتووە کە ئێستا هەمومان دەزانین ئەوشیان دەبێتە هۆکارێک لە بواری قەیران دروست دەبێت لە ماڵەوە پێداویستیەکان جێبەجێ ناکرێ بارقورسایی لەسەر پیاوەکە دروست دەبێت ئەمیشان خاڵێکە خاڵێکی تر ئەگەر بکەینە کۆتایی ئاماژەی بۆ بکەین ئەوش ئەوەیە توندوتیژی لە ماڵدا چ پیاو بێ یاخود ئافرەت کاتێک توندوتیژی لەگەڵ یەکتری بەکاردێنن بنەماکانی مامەڵەیەکی تەندروست نەرمونیانی و لێک تێگەشتن لە نێوانیان نەبێ ئەمە دەبێتە هۆکارێک بۆ جیابوونەوە مامۆستا زۆر جا دەگوترێت خراپ بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان و هەبوونی درامایەکان بە خەشکردنی لەلایەن کەناڵەکانەوە هۆکاری سەرچین ئەمانەش دەبێتەوە دروستبوونی جیابوونەوە بەڵێ بێگومان سەرەتا ئاماژەم بۆ ناپاکی هاوسەرگیری کرد لەکوێوە ئەو ناوپاکیە فێر دەبێت یعنی ئافرەت لەکوێوە فێرە خیانە زەوجی دەبێت یاخود پیاوەکە لەکوێوە فێر دەبێت ئەویان تۆڕە کۆمەڵایەتیەکان ئاسانکاری کردووە
چ بۆ پیاو بێ یاخود بۆ ئافرەت ئاسانکاری کردووە کە دەتوانێت ئاسانتر بە شێوازێکی خێراتر بگاتە ئەو کەسەی کە دەیەوێ هەڵبەت دراماکان کە ئێستا بەداخەوە بۆ کەمکردنەوەی ئەخلاق لە نێو کۆمەڵگەی کوردیدا ئەویشیان یعنی وا لە ئافرەتەکە دەکات چەند ڕێگایەک بدۆزێتەوە بۆ نمونە ئیسلامەتی فەرمان بە ئافرەتان دەکات بۆ کاری پێویست نەبێ لە دەرەوە نەبن بەڵام لە دراماکان ئافرەتەکان فێر دەکرێن ئەگەر ئێوە لە ماڵەوە بن چۆن دەتوانن خیانەتی زەوجی لەگەڵ پیاوەکانتان بکەن کە بەداخەوە تۆڕە کۆمەڵاتیەکان و دراماکان وەک ئاماژەت بۆ کرد ئەویشیان خاڵێکی سەرەکیە. بەڵێ بینەرانی خۆشەویست بەم جۆراتنی کۆتایی بەرنامی ئەمجاری دەنجی خەڵک لە خەزای بەردەڕەش ئەوی پێویستی بوون ئەمە ڕابوچوونی هاوڵاتیان بوو لە سەتەوەری زۆربوونی جیابوونەوەی تەلاق لە هەرێمی کوردستان. سپاس ئێوە دەکەین کە بینەرمان بوون. سپاس بۆ یارمەتی دەرم جەلال گۆران تا بەرنامەیەکی دیکە و تا بابەتێکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ.